بڕیاری تەمەن 4 ساڵ تەنیا 20 ڕۆژ توانی بێ باوکی بژی. شەهیدبوونی باوکی کۆتایی ژیانی ئەویش بوو. بڕیار لە ماوەی 20 ڕۆژی شەهیدبوونی باوکیدا بێدەنگ لە ناخیدا بیری باوکی دەکرد و ئاواتەخواز بوو ئەویش بچێت بۆ لای باوکی. یەکەڵی مناڵ نابوو کە ئەمانوت بڕیارگیان چیتەوێ کاکەگیان با بچین بۆ ئەوێ با بچین بۆ ئەویت وازم لێ بێن با منیش وەکو باوکم بمرم یان ئەویت وازم لێ بێنە منیش وەکو باوکم کە خۆی کوشت منیش خۆم بکوشم. ئیتر ئەو ڕۆژیشیان باران بوو ینی ئەم مناڵام کەس قسەی لەگەڵایە کەس ناگریا بڵین وەڵای مدەیەکی دوای تەعزیەکە بوو کراسەکەی دایکی گر لە دووەتی دایکە ئێستا باوکم تەڕەبێ وتمە مامەژیان تەڕ نابێ ئەمە عەلاگەمان ناوە بەسەرێ ئەوە چ عشقێکە یا ئەڵڵا ئەوە چ خۆشەویستیەکی ڕاست بووە. بڵاوبوونەوەی هەواڵی گیان لە دەستدانی بڕیاری شەید ئاسۆ بۆ هاوڵاتیانی کوردستان جێگەی ئەسەف و گریان و هاوخەمی بوو. هەرەوەش وای کرد مزگەوتی مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە سلێمانی قەرەباڵغ بێت و هاوڵاتیان ڕوویان لەوێ کرد تا هاوخەم بن لەگەڵ کەسوکارەکەیدا و بەشداریش بن لە بەخاک سپاردنی بڕیاردا. وتم بڕۆڵە گیان باوکت لە ئاسمانە ئەی دوورە با بڕۆین بۆ لای وتم بڕۆڵە گیان ناتوانین هەموو ڕۆژ ئەویت باشە خۆ من بینی و مەهاتۆ بۆ ماڵ. بڕیاریدا لەگەڵ باوکیدا بێت بە زوویی ئاواتەکەشی هاتە دی و لە گردی سەیوان بووە هاوسەفەری باوکی. ئێستا بڕیار لەگەڵ باوکیدا لە گردی سەیوان پێکەوەن و لە تەنیژ یەکترین بۆ هەتایە بڕیار لە ئامێزی باوکیدا دەبێت و چیرۆکی ئەو 20 ڕۆژەی بۆ دەگێڕێتەوە کە بێ باوکی بووە. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.